من ناومەدی بە ئەحمەد سەمینە لە ساڵی 2001ەوە بە کردداری چوومەتە ناو کاری ڕاگەیاندنەوە. سەرەتا بە پەیامنێری ڕادیۆ دەستم پێ کرد، دواتر بە تەلەڤیزیۆن، بە ڕۆژنامە، بە گۆڤار وە لەگەڵەوە لەگەڵ سایتەکانە وە لە ئێستاشە پەیامنێری کەناڵی ئاسمانی سپێدە و ڕادیۆی سپێدە FM. پێشتر کە لە ماڵی باوکما بووم، ئەمە هەر یعنی وەکو چۆنەڵی ڕێبواری ماڵی باوکم بووم لە کاتەکان ناڕۆشتنەوە کە کاتی ناخواردن بوو. ئەمە ژنێ لە پشتی منەوە هاوکارم بوو کە ئەویش خوشکی گەورم بوو، نازاری خوشکم بوو کە زۆر زۆر هاوکارم بووە. لە دوای ئەوە کە لە 2016 ژیانی ئەوسەرگیریم پێکێناوە، لە ئێستاشەوە ئەتوانم بە سەراحەت بێڵێم پیاوێک لە پشتی منەوەیە. گرفتەکان گشتین کە یێتە بەردەمی ژن هەبووە ماوەیەک ساڵێ 2 ساڵ کاری ڕاگەاندنی کردووە، دوایی وازێناوە ئەوش وەک یان ژیانی هاوسەرگیری پێکێناوە، یاخود کۆمەڵی گرفتاتۆتە بەردەمی نەیتوانیوە بەردەوام بێت، یاخود لە بواری مادیان نەیتوانیوە ئەوەی بۆ پڕکاتەوە ڕووی کردووەتە کارێکی تر. بەڵام گرنگەوەیە ژن نەوەستێت لەو کارانەیە کە جوانە، لەو کارەیە کە هەم توانێ خزمەتی خۆی بکە، هەمە توانێ خزمەتی کۆمەڵگە بکە. لە کاری ڕۆژنامەوانیە من پێم وایە ژن زیاتر توانایە ئەگەر هاوکاری بکرێت، بەڵام گرنگەوەیە ژن نەوەستێت. ژن لە هەر کارێکە دەستی پێدا بەکردداری بتوانێت لە خۆیان بەرجەستە بکە کە ئەویش مرۆڤە، ئەتوانێت وەک هەموو مرۆڤەکانی کە چ پیاو بێت چ ژن بێ ئەتوانێت کە هەستا ئەم کاری خۆی بکە. دیارە لە پاڵ کاری ڕاگەیاندن لە بواری گەنجانە ساڵانێ کارم کردووە و کارەکەم، لە بواری ژنانە بەردەوام کارەکەم، لەگەڵەوەیشە لە بواری خێرخوازیە ئەوە چەند ساڵێکە سوپاس بەخوا لەو بوارێشە کارەکەم، ئەویش ئامانجلەی زیاتر گەنجان لە هەنێک کاتا پێویستیان بە ئێمەیەکە بچین بە دەمیانەوە و هەندێک جار بە تایبەت ژن پێویستی پێمانەوە و ڕاگەیان کار بچین بە دەمیەوە کە هەر لەو بوارێشە کارەکەم. وە لەگەڵەوە لە کاری خێرخوازیە خێزانە هەژارەکان زۆر پێویستیان بە ئێمەیە کە بڕۆێن بە دەمیانەوە. ئەوەش لەوە ئەگەتوانم بڵێم لە 150 ژیانی خۆم لەگەڵ ئەوەی میدیاکارم لەوەی لە کاری ژنانای شەکەم لەوەی لە ماڵە کە ئەرکوی خۆمان هەیە و لە ئەوەش کە خاوەنی هۆڵێکی لە جوانیشم لە 150 داوەتە کاتەکانی خۆم داوەتە کاری خێرخوازی لەبەرەوە زۆربەی زۆری کۆمەڵگەی کوردی لە ئێستا بەداخەوە بە تایبەت دەربەندیخانی ئەمە زۆر پێویستی بە ئێمەیە، زۆر پێویستی بە هاوکاریە، بۆیە زۆر ئاسوودەم لە کاری خێرخوازی ماتوانم بڵێم کارێکە ژیان بە من ئەبەخشێتەوە کاتی ڕۆم بەرەو ڕووی خێزانێکی هەژار و بتوانم هاوکاریان بکەم.